دابشکردنی بڕێک پارە وەکو شەباش بەسەر بەشێک لە پزیشک و کارمەندانی نەخۆشخانەی ڕزگاری لە هەولێر نیگەرانی و ناڕەزایی زۆرینەی کارمەندانی نەخۆشخانەکەی لێ دەکەوێتەوە. کارمەند و پزیشکە ناڕازیەکان دەڵێن هەست دەکرێت شاباشەکە لەسەر بنەمای نائیداری بڕیاری لەسەردراوە و جیاوازی لە نێوان کارمەنداندا کراوە. لە کاتێکدا هەمووان وەک یەک ماندوو بوون و بەدەم نەخۆشانەوە چوون بە تایبەت توشبووانی ڤایرۆسی کۆرۆنا. پارەکە بەناوی دکتۆر پەرستار هاتووە کەچی ئەسنان بە ئێمە نەدراوە هیچمان نەدیوە بۆ خۆیان نازانم جیویانە خواردویانە چیانێ کردووە. ئێمەش گرەیمان ئەوەیە کە مەچەند نەمێژە داوام دەکەین ماندووینە یعنی ئەوانەی کەوەریان کردەوە بەقەد یەک جار کە کار نەدادنین ئێمە بەقەد ئەوەندە ماندوونینە ئێمە دەبرین دەژینەوە کە دەچینە سەر دینێ خوارێ دەچینێ لای نەخۆش ئەوان هیچ ماندبوونێکیان نیە کەچی پارەکان بەواستە وەرگرتووە. نەفەر دەناسم لێرە کە خزمی خۆیەتی کەسەکان خزمی خۆیەتی ناوی نووسیوە وەری گرتووە. ئەوانەی شمولی ئیشەکەی دەکەن و لەناو مۆزوعی کۆرۆنان تقریبا 300-400 کەس دەبن بە شەفتات دەوام دەکەن. ئەو شەفتانەی کە ئێستا دەیانبینی هەموو شەفت بوو لێرە دەوامیان کردی ئەوانە. ئۆکێ ئێستا ئەو شەفتانان ئێستا لێرە خڕبووینەوە. بەشێک لەوانە هەر ناتە دەوامێ هەر ئاگاشی لە دەوامێنە ناوی نووسرایە و هاتیە ڕۆژێک بەس دەستی تەحقیم کردێ لێرە و پارەکەی وەرگرتی $500. ئەمە 5 مانگای یەک ڕاتما وەرگرتیان. بۆ دەبێت کارمەند دوای بەسەر بێت بۆ دەبێت کارمەندی عێراقەوە هابێتن بڕۆ وڵاتانێکە کارمەندی ئیشەکاتن 100 علاوە و تەرفیع و 100 دەستخۆشی لێکرێتن ئەی بۆ ئێمەوانە بۆ دەبێت کە شتێک بێتن مەسەلە پارەیە بێ دەستخۆشیەک بێ بۆ دەبێت چەند کەسێک استفادەی لێ بکە بۆ نابێ هەمووی وەکو یەک بێتن کەسانێک هێشتا و حتا بەیانی لەناو کۆرۆنە دەوامەکە بە هەناسە ساردیە ساحێبی کۆمەڵی ماڵ و منداڵە نەبوونە نیەتی کرێخانووی نییە چاوی لەوەندەیەکەوە یارمەتیەکی توش یعنی دەستکەوێتن کارمەندم هەیە بە قورعانی عەزیم ساحێب کۆمەڵە ماڵ و مناڵە ها چاوی لەو ڕاتبێ هیچی نییە کە زۆری گرتووە کۆمەڵێکی زۆری نەگرتووە با هەمووی وەکو یەک بێ ئێمە هەمومان کارمەندین هەمومان خزمەتی ئەو وڵاتە ئەکەین. دوای ناڕەزایی و مانگرتنی ئەو کارمەندانە بەڕێوەبەری تەندروستی هەولێر سەردانی نەخۆشخانەکەی کرد و بەڵێنی چارەسەرکردنی پێدان دەشڵێت مافی هیچ کارمەندێک نافەوتێت. گوتم کاک دکتۆرە $500 کارمەند هەیە $50,000 لاتیا هەر کارمەند $100 دابایێ ئەمەش گلەیمانە دەکرد لەوانێ ئەمن ئەتو ئەوە وەزعی باشە دەرێکا کە ئیمە بدە کەسەشکە لەمە مستەحەقتر ناکرێ یعنی ئەو لیستە بە لیستی دی دێتە دوێ ئێستا قسەی لێ دەکەینەوە ئەوانەی مستەحەقن حەقیان ناخورێتن ئەکید حەقی وانیش دەدرێتن ئەمە دەستخۆشیتان لێ دەکەین حەقین گوۆیە بەس ئەو هابۆنەوە ئایە بەڕێی من حەل نابی دەکرێت ئەمە بە هادی قسە بکەین ئانا کاکە دەزانیت چێ دەزانم ڕاستە حتمەن کاکە ئەمە دەزانیت چیە بەس تەقدیری هیچ تەقدیری هیچ نەکەین تەقدیری ئەوەی دەکەین بەس کە ئەو جلکەی لەبەر دەکەن و دەچنە ژۆرێ و دەنگە نەفەس دەبن ئارەقەی دەکەن ماندی دەبن ئەوەندە بەسە بالضبط ئەوە کفایەتە ئەوەیان بە پارە تەقدیر ناکرێ بەوە نەخۆش بە دوو کارمەندی کەفەرکرا ئەم پێشترش داوە کاری لەگەجە نابیش لێرە قسەم کرد گوتم کاکە نەخۆشخانەیە بەکەلێک نایە لە بۆ کڕۆنا دابەشکردنی بڕێک پارە وەکو پاداشت بەسەر چەند کارمەندێکی تەندروستیدا کێشەی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان چارەسەر ناکات بە تایبەت کە سەر لە نوێ بایکۆتی دەوام لەلایەن نەخۆشخانەکانی سلێمانی و هەڵەبجە بۆ داواکردنی موچەکانیان دەستی پێکردوتەوە. جگەلەوەش پزیشک و کارمەندانی تەندروستی نەخۆشخانەکانی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا داوا دەکەن هاوشێوەی نەخۆشخانەی ڕزگاری ئەوانیش خەڵات بکرێن و دەڵێن هیچ بیانویەک نییە تا جیاوازی لە نێوان کارمەندانی تەندروستی نەخۆشخانە و شارەکانی هەرێمدا بکرێت و بە تایبەت خەڵات بە کارمەندانی نەخۆشخانەیەک بدرێت و بەو پێیەی هەمووان وەک یەک ماندوو بوون و شایەنی خەڵاتکردنن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.